هەوڵ و بڕیارەکانت چارەنووست دیاری دەکەن کاتێک بڕیارە دروستەکە دەدەیت. لە زانکۆی نێودەوڵەتی قەیوان لە بەشێکی گرنگ و دڵخوازی خۆت دەخوێنیت بۆ بەدەستهێنانی بڕوانامەی باوەڕپێکراوی نێودەوڵەتی. بەشی وێنەی پزیشکی لە زانکۆی نێودەوڵەتی قەیوان پێکاتووە لە پرۆگرامێکی ڕاهێنانی قوڵی تیۆری و پراکتیکی لە بەشە سەرەکیەکانی وێنەگرتنی پزیشکیدا. دەرچوانی ئەم پرۆگرامە تایبەتە پەرە بە زانستی تیۆری و کارامەی و کلینیکی دەدەن بە پرۆگرامێکی تەواو جیاوازی ئەکادیمی لە ماوەی 4 ساڵی خوێندن، چالاکی ئەکادیمیەکانی وەک سیمینار، کۆبوونەوەی پراکتیکی، مەشقی کلینیکی و فێربوون لەسەر بنەمای پرۆژە ئەنجام دەدرێن. بڕوانامەکە دانپێدانراوە و ڕێگە بە دەرچوان دەدات وەک وێنەگری پزیشکی لە نەخۆشخانە حکومەکان و کلینیکە پزیشکە تایبەتەکان و دامەزراوە توێژینەوەکان و خوێندنی باڵا کار بکەن. زانکۆی نێودەوڵەتی قەیوان فرانچایزی هەردوو زانکۆی UTM و UITMی مالیزیە. دەرچوانی ئەم بەشە دەبنە خاوەنی بڕوانامەی بەکالۆریۆسی نێودەوڵەتی لە زانکۆی UITMی مالیزی.